دۆڵانەیە خەڵکەکەی نیشتەجێ بوون بۆ خۆشحاردنەوە لە هێرش و لە تۆپباران و لە کیمیایی و لە بردومانی ڕژەمەی لەدایەکانی عێراق. ئەگەر بەیانیان ئەمانە لێیان گەڕێن و نەیان کوژن توخوا خۆز نییە بێ لە پز ماڵێ سەسحە و بانگی خۆز بخوێنێ و سەرکەوتەوە بە ساخەکەی و لەوێ بخوێن و تۆ لێ ڕۆژووی لێ ڕاگری. دۆڵی جیافایەتی دەکەوێتە باکووری خۆرئاوای شاری سلێمانیەوە سەر بە هەزای دووکانە. دۆڵی جیافایەتی زیاتر لە 35 گوند لەخۆ دەگرێ کە ئەم گوندانە گوندی مێژووی گەورە و لە مێژینەن. گوندەکان هەنێکیان گوندی زۆر گەورە و فراوان لە ڕووی ڕێژەی دانیشتوانەوە، هەروەها گوندی مامناوەند و گوندی بچووکیش لەخۆ دەگرێت. دۆڵی جیافایەتی بەرسنوورێکی فراوانی هەیە لە کارێزە و کونەماسیەوە دەست پێ ئەکات تاکو ئەگاتە دەشتی مەرگە. دۆڵێکی زۆر فراوانە بەمبەر و بەوری دۆڵەکەدا کە دۆڵی هەڵەدن و دۆڵی بەرگەڵ و دۆڵی شاخە ڕووخاو و دۆڵی سێدەر ئەمانە هەمووی لەسەر دۆڵی جیافایەتین. هەروەها گەورەدەیە، دۆڵی گەورەدەیە، هەروەها سنگر و مێوڵاکە و چوخماخ لەگەڵ یاخسەمر ئەمانە لە ناو دۆڵی جیافایەتیە پەخش بوون لە بناری کێوەکان و چیاسەختەکانی دۆڵی جیافایەتی کە سنوورێکی بەرفراوانە چڕ و سەختی هەیە بە درێژایی مێژوو ئاوە ناوچێکی ئاوەدان بووە و لە ڕوو چڕی دانیشتوانەوە زۆربەی چڕی دانیشتوانی تێدا بووە. لە دۆڵی جیافایەتیدا چیای سەخت و زۆر گەورە هەیە کە بۆ نمونە چیا ئاسنگەران یەکێک لە چیا زۆر بەرزەکان، چیای ژیلوان یەکێک لە چیا سەخت و بەرزەکان، چیای بەبۆ، چیای پیرباییس، هەروەها بڕزوت، بالۆسا، گۆجار کە شاخێکی زۆر بەرزە، هەروەها دابان، هەلاج، سەرتەزێن، ئەمانە لە چیا سەختەکانی دۆڵی جیافایەتین کە لەم سنوورەدا بوونیان هەیە. ئەم شوێنە تەنگی مادێنەیە یاخود دۆڵی مادێنە لە گوندی هەڵەدن کە ئەکەوێتە باکووری خۆرهەڵاتی گوندی هەڵەدنەوە. شوێنێکی سەخت و چڕە، دۆڵێکی سەخت و چڕە، پڕ لە هەوراز و نشێ و دند و تاشەبەرد و پاڵیداوە بە گاشەبەرد و چیای ژیلوانەوە. ئەم چیای پشتمان چیای ژیلوانە و ئێرە لە سەردەمی شۆڕش و لە سەردەمی ئاوارەبوون و تێکچوونی گوندەکانە پەناگەی دانیشتوانی ئەم دەوروبەرە بووە بە تایبەتی گوندی هەڵەدن و یاخسەمر و دەوروبەری گوێزیلە. لەم دۆڵانەیە خەڵکەکەی نیشتەجێ بوون بۆ خۆشحاردنەوە لە هێرش و لە تۆپباران و لە کیمیایی و لە بردومانی ڕژەمەی لەدایەکانی عێراق. و ئەم دۆڵەی ئێمە تایدان یەکەم بەیاننامەی دەستپێکردنەوەی شۆڕشی نوێ چاپەکە یاخۆڵە تایپەکەیان لە سلێمانیەوە هێنا بە بەنهێنی لێرە یەکەم بەیاننامەی دەستپێکردنەوەی شۆڕش دەرچوو. بۆ ئێرەیان هەڵبژارد لەبەر سەختی و چڕی شوێنی ناوچەکە و هەروەها پاڵی داوە بە چیای ژیلوانەوە کە دەستی ڕژێم بە ئاسانی ناگاتە ئەم شوێنانە. و هەروەها تەنها ئێرە نییە کە پەناگە و لانەی شۆڕش و شۆڕجێڕان و خەڵکی ناوچەکە بووە، بەڵکو دۆڵی جیافایەتی بەگشتی شوێنێکی سەخت و چڕ و پڕ لێرەوار و دۆڵ و نشێ و هەوراز و شاخی سەختە. بۆیە ئەم دۆڵی جیافایەتی بەگشتی لە مێژووە بۆتە پەناگە و بۆتە شوێنی حەوانەوەی خەڵکی شۆڕجێڕ و خەڵکی بەرخودان. لە دامێن و قەتپاڵی چیاکان و شاخەکانی دۆڵی جیافایەتیدا ڕووەکی سروشتی زۆری وەکو بەڕوو، مازوو، بەڵاڵ و گۆیش، دارەبەن، کەوت هەموو ئەمانە بوونیان هەیە لەگەڵ گژوجیای وەکو کنگر و گژوجیای ئاعتیادی لە وەرگایەکی زۆر بۆ مەڕووماڵات لە دۆڵی جیافایەتیا بوونی هەیە. لەگەڵ ئەوەشدا دانیشتوانی دۆڵی جیافایەتی ناوچە شاخاویەکان ئەو شوێنانەی کە بە کەڵکی دەغڵودان و دانیوەڵە نایاخود سەختە بۆ دانیوەڵە پێدەشتەکان نەکرۆتە دەغڵودان و دانیوەڵە لە دەر زەمانەوە
و هەروەها قەتپاڵی چیاکان و ناوکا و شاخەکانیان کردووە بە ڕەزی مێ و چوالە و ترش و بۆ بەرهێنانی ئەو درەختە بەر و بمیانەی کە سوودیان لێ بندێ. لە دۆڵی جیافایەتیدا لە قەتباڵی چیاکان دارەبەنی سروشتی هەیە، واتە کەڕۆکێکە دارەبەن سوود لە بنێشتەکەی وەرئەگیرێ، لە قەدی دارەبەنەکە بنێشت دەرئەهێنرێ کە ئەم بنێشتە بۆ سوودی پزیشکی بۆ داو دەرمان بەکارەهێنرێ و بەڵام خەڵکی دۆڵی جیافایەتی لە دەرزەمانەوە وەکو سەرچاوەیەکی داهات پشتیان پێبەستووە. کاکە ئێمە ڕووەکمان زۆرە، جیاوگزمان نەوعاونەوە هەیە و زۆرە. ئەوە ڕێواسمان هەیە و گندۆرمان هەیە و باڕێزەمان هەیە و ترشۆکەمان هەیە و ئەم جیانەشمان هەمووی جای خواردنن. کنگرمان هەیە، ئەوە کنگرە هەمووی لێیەتی ئەوە دەخورێ و خەڵک زۆر بە دوایە دەگەڕێ و شتێکی خۆشیشە. ئەوەمانەیە و پیشۆکمان هەیە، پیشۆکیش هەر سەلچی هەیە و لە عەرزەکەیایە هەریە قەنی و دەیهێنن هەیە دەیکوڕێنێ و هەیە بەکاریەی خوا، ئەوی شتێکی خۆشە و شتێکی ناشیرن نییە. ئێمە دوونەوە کارمان هەیە، پایزان نەوعێکمان هەیە، بەهارانیش نەوعێکمان هەیە. ئەمانەی کە وەکو دەرمان کە بۆ دەرمان بەکاردێن هێچێکە ئەمە بۆ ماسیری بۆ ماسیری هەست کەسێک ماسیری هەیە لە زیاتیەوەی کە دکتۆر چارەسەرت بۆ بکە بە ئەم جیایە چارەسەرە بێ کۆتایی پێدێ. دوو هەم ئەم جیایە بە حەقەت لێرە وردە، ئەم جیایە زۆر وردە. ئەمە جیایەکە پێی ئەڵێن بەرغگرە لە کاتی خۆیە. ئەمە کە گەورە بوو تۆزێ دڕ بوو ئەم گوڵەی دڕە بێ، مەڕووماڵ کە بەناویەکەوت ئەم گوڵە ئەیگرت جا لەوە ناونراوە بەرغگرا. ئەمەیان کە ئەم جیایە بە حەقەت کەم قەوەتە جوان دەرناچێ لەوانەیە لە ڕسمەکەیە، بەڵام ئەم جیایە ئەمە زۆر بەکاری دێنم بۆ خەڵک ئەوەی کە تووشی نەخۆشی سەرەتان بووە و خوا پەناماندا لەم نەخۆشیانە ئەیگرێ بۆیە نێرم. کاردومان هەیە خۆشترین شتە و خەڵک بە دوایە دەگەڕێ و دەیهێنێ. لووشەمان هەیە پێی ئەڵێن لووشە سوورە، پەلکپانێکە پەلجی ئەوە نەپانە بێ، هەم بە یاپراخ ئەیکەن و خۆشە، هەم بە دۆکوریویش پێی ئەڵێن دۆکوری و بە گەنم و دۆ دروستی یەکەن و دەیخۆن و زۆر شتێکی چاکە. جایەکمان هەیە پێرن ئەمر ئەمرۆکە. ئەم ئەمر ئەمرۆکە سەلکەکەی هەریە قەن دەیکوتن کە کوتایان کە شوێنێک ئازاری هەبووە لیان ناوە و ئازاری هیچکانۆ ئەوەمان هەیە. جایش کە هەبووە پیان کوتووە ئەسپۆن. ئەم جا ئەسپۆنە سابوون نەبووە پاک و خاوێنی پێ بکرێ، بنی ئەو جیایان هەڵقەنەوە سەلکەکەی هێنانە کوتاویانە وردیان کردووە، دەیگوت کە زلسۆری وشتیان دەکرد لەو هینەی پیان دەکرد وەکو سابوونی ئێستا زۆر جوانتر خاوێنیشی کردوتەوە و بۆنێکی زۆر خۆشیشی هەبووە. جایشکەمان هەیە پێی ئەڵێن بۆن بڕا. ئەو بۆن بڕەیەش هێناویانە بە زۆری کە مناڵ نەخۆش کەوتووە بۆنی گرتووە نانویستەوە بیبەن بۆ دکتۆری، دکتۆریش لێرە تۆزێ قرس بۆ ئێمە سیارە نەبووە و ڕێوبان خۆش نەبووە و ئەو گیان هێناوە لە ئاویان کردووە و وەکو ئەو قەترەیە بە کەوسکەسا دوو قەتران ئاو بەدەمی ئەو مناڵەیە کردووە و بۆنەکەی نەماوە نەخۆشەکەی بەرداوە.
سەبارەت بە گژوجیای ناوچەی دۆڵی جیافایەتی وەکو هەموو شوێنەکانی تر و کوردستان کە دۆڵی جیافایەتی کوێستانی سەخت و کوێستانی گەورەی تایە گژوجیا کوێستانەکان بەشێکی زۆریان بۆ داو دەرمان و دروستکردن داو دەرمان لە کوردەواریە لە دێر زەمانەوە بەکارهێنراون کە ئەوانە خەڵکی بە تەمەن و بە تەجروبە بە ئەزمون گژوجایەکانیان ناسیوە هەر گژوجایە بۆ زۆرە لە چارەسەر بەکارهێنراوە کە بەداخەوە ئێستا بەشێکی ئەو زانستا یاخود ئەو تەجروبەیە ئێستا خەڵکی ئێستا کەمتر ئەیزانێ لەبەر ئێستا مەسەلەی نوشداری و پزیشکی جێگەی جیا دەرمانەکانیان گرتوێتەوە بەڵام پێمان وابێ ئەبێ جارێککە بگەڕێنەوە بۆ سروشت بۆی بتوانین ئێمە هەم دەردەکانمان هەم پێداویستەکانمان بە سروشت چارەسەرکەین و جارێکە سروشت تا ئاژبینەوە و ئەم سروشتێک کە خوا بە ئێمەی داوە بەم هەموو فراوانی و بەم هەموو چڕ و پڕی جوانیەوە بیپارێزن و وەکو خۆی بۆنەوە دوایەوە بەجێ بهێڵین. ئەم ڕەوەکانە ئەنواع درەختمان هەیە داربەڕوومان هەیە ئەمەی کە زەناوتان دەیبینن ئەمە چەندی تایە ئەوەی ئەو بەرمانەوە هەرمێیە و گۆیژە و بەڵاڵووکە و چوالەیە و چوالە قیزنێک پێرە بادام قیزنێک پێرە چوالە ئەوانەمان ئەنواع شدەیە ترسمان هەیە چوالەمان هەیە هەڵوجەمان هەیە کورە قەیسیمان هەیە وەڵا ژیایە ڕەوەکەکانمان هیچی پارێزراو نییە دارەکان ئەوەی کە دەست بەسەریان ڕابگا و جستانان و پایزان کە خەڵک بیەوێ داربێنێ ئەی بڕن دەیبڕن دەبڕێ بەڵام ئەمەی کە تۆزێ دوورە و ئێستا وەک جاران پەرژین بێ وڕاک نەماوە سارەس بۆی ناسێ ئەوە ماوەتەوە پەرەیستانووە و نەخوا بەزیاد بێ ئەوەتە کە دەیبینن لە هەموویەوە ئەرزی داپۆشیوە پارێزراوە ئەمجا لە ئاگر و ماگریش هەر دەی پارێزین خوا نەخواست ئەگەر شتێکی وا ڕوویدا خەڵکەکەمان بەعام دەردەچێ بۆی و یعنی ناهێڵێتەوە ورکا و سووتێ و بەدوایە بڕوە هەرە وەڵا ژیانی هەرەوەزیمان زۆر چاکە ئەم وابوو بە پار ئاگر کەوتەوە ئەگەر بڕێم 200 سەیارە لەو دەراوەی خوارێ نەک هەردەیەکی خۆمان لە چاڵەواوە و لە یاخسەمرەوە و لە مالومەوە و لە هەموویەوە هاوکاری بۆمان هات و ئاگرەکە نەمان هێشت پەرەی بستێنێ و کوژانمانەوە. سەختی چیاکانی سەختی ڕێگاوبانەکانی پڕی گژوجیا و دارستانەکانی ببێتە پەناگەیەکی باش بۆ مانەوە و حەوانەوەی بەشێکی زۆر لە جانەوەرە جۆرە زۆرەکان و کان لە دۆڵی جافاتیدا بۆ نمونە کە بەردەوام ئەوە کەروێشک و ڕێوی و چەقەڵ و گورگ و تەنانەت چەند جار پڵنگ بینراوە ئەوە هەر لە دەر زەمانەوە پڵنگکە بووە لەم ناوچەیە و لە سەردەمی ئێستاشە لەم چەند ساڵەدا لە چەند شوێنێک پڵنگ لە دۆڵی جافایەتی بینراوە ئەوانەی کەشوانی مەڕووماڵاتەکانی بە چاوی حەقیقی بە دووربین بینیویانە هەستیان پێکراوە کەواتە مانەوەی ئەم جانەوەرانە گەڕانەوەی ئەم جانەوەرانە هەروەها لە پەلەوەرەکان وەکو قەلوداڵ وەکو داڵی سەرباڵسپی یاخود داڵی گەورە داڵی کەرخۆرەمانەیە کە پێڵێن سیسارێک هەموو ئەم پەلەوەرانە کە و کۆتری چێوی کۆتری شاخی هەروەها کۆترە باریکە سوێسکە لەم دەڤەرەدا بوونی هەیە بەهۆی چڕی دارستانەکان و درەختەکانیەوە بۆتە پەناگە و بۆتە شوێنی حەوانەوەی ئەم جانەوەر و ئەم پەلەوەرانە کە ئەمە لەلایە کەومایە خۆشحاڵیە ئەگەر جانەوەری دڕندەش دەگمەنەکانیش وەکو پڵنگ و وەکو شێر و وەکو ورچ و ئەمانە کە لێرە پەیدا ببنەوە کەواتە ئەم مایە دڵخۆشیە کە دەڤەرەکەمان بەرەو سروشتیبوونی خۆی دەگەڕێتەوە چۆن لە ڕابردوودا کە هەموو ئەم جانەوەرانە بوونیان هەبوو لێرە بەڵام کە ماوەیەکی زۆر ئەبێ پێم خۆشە ئاماژە بەوە بکەین بەهۆی شەڕی نێوان عێراقیان بەهۆی شەڕی هێزە کوردیەکان و حکوومەت و ڕژێمەکانی عێراق ئەم ناوچەیە هەمیشە شوێنی تۆباران و هەمیشە شوێنی بردومان و چیمیایی و تەقوتۆق بووە ئەمە وەک چۆن دانیشتوانی ئەم دەڤەری دەرپەڕاندووە شەڕ و ئاژاوە بە هەمان شێوە پەلەوەر و جانەوەر و جانەوەر دڕندە و دەگمەنەکانیشی دەرپەڕاندووە گەڕانەوەی جارێککە ژیان بۆ ئێرە گەڕانەوە بۆ سروشتێکی
تەواو سروشت بۆ ئێرە بە ببوونی پەلەوەر و بوونی جانەوەرەکانە بێ کە مای دڵخۆشیە جانەوەری دەگمەنی چەند ساڵەکە خەریکە لە دۆڵی جیافایەتی پیا ئەبنەوە ئەویش بەهۆی هێمنبوونەوەی ناوچەکەیە کە شەڕ و ئاژاوی دەوڵەتانی تیانەماوە شەڕ و ئاژاوی ناوخۆی تیانەماوە کە مای دڵخۆشی هیواداری لایەنە پەیوەندیدارەکان لەمە دوا بیر بکەنەوە لایەک بەلای سروشت هەبکەنەوە کە ئەم سروشتە بکەنە سروشتێکی پاک و بێگەرد و وەکو سروشتەکەی سەدان دایان ساڵ پێشستا لێ بێتەوە. گیانەوەرە کێویەکان کەومان هەیە، سوێسکمان هەیە، کۆترمان هەیە، قازمان هەیە، خەلە ڕەشمان هەیە، دارمان هەیە، هەڕۆمان هەیە، ئەمانەمان هەمویان هەن. وەکو حیواناتیش ئەگەر بڵی ئاژەڵە کێویەکان ئەوانەش حیوانە کێویمان هەیە، سیخوڕمان هەیە، سوالومان هەیە، کەروێشکمان هەیە، ڕێویمان هەیە، ئەمانە سمبۆرەمان هەیە، ئەمانەمان هەموو لەو نەوعانەمان هەیە و زۆریشمان هەیە. ورچمان نییە، شێرمان نییە. پرنگ برادەرێک لەم لای دابانە دانێکی دیوە لە لای گوێزی لێش بیستومە پرینگێک بینراوە. ئەم پاییزە پیاوێک لەسەر کانی و ئاوێک دیتبووی لەو دووشەدەڵەوە پی ئاویە خواردەوە پرینگەکە. ئەوە گورگمان هەیە و چەقەڵمان هەیە و بەرازمان زۆرە و بەرازمان بێشمارە. ئەمانەمان هەن مار و دوو پشکمان وە خۆڵێوە لە هەموو بار هەمانە هەموو ئەنوانەوە مارمان هەیە. ڕەش هەیە و زەرد هەیە و بۆر هەیە و کوڕەوەی باب هەیە و ماری ڕەش هەیە پێڵێن گەردنسپی ئەوە پێوادا و گەردن سوورمان هەیە ئەوە پێوە نادا و ئەگەر بێتە باخەڵی تۆ کێشەن نەبێ قەت لێی مەترسە و ئەمانەمان هەن ئەو ئەنوان و مارمانە. کەروێشکمان هەیە نەپارێزراوە، ڕێویمان هەیە نەپارێزراوە، سوالومان هەیە نەپارێزراوە، سیخوڕمان هەیە ناپارێزرێ، کەوەکان ناپارێزرێن. وەڵا ڕاوسیە سێ بۆی و ئەمن کوڕێکی خۆم سێ بەسکەکەوی گرتن کە سێ بەسکەکەوەکەی گرتن ئەمە بێ حکومەتیە ئەگەر شتەکەم ناسیرن نەبێ. منیش کە لێم پرسی وتم چییە بەسکەکەوی گرتووە کە بۆی حساب کردم 150 بەسکەکە و گیرا بوو. وتم منیش وەڵاهی لە ژیانمدا لەوەتی فامم کردەوە حەزم لە جاسووسی نییە. وتم وعد بێ ئەم جاسووسیەک هەستام چوم بۆ سوورداشی. وتم کاکە من خەڵکی ڕەدنم فلانی کوڕی فلانم جەنابەت تۆ بەرپرسێکی لێرە دانراوی بۆ پارێزراوی ئەو ئاژەڵە کێویانە و ئەو باڵندانە. پێی وایە دەکوتم کوڕێکی خۆم پێنجی گرتوون هەر دێیەی ئەگەر 50 لێ بژیرە 150 نا ئایا دەمێنێ لەم شاخانە بەسکەکە بچینەوەڵە. کوتی دێم بەخوا ئێستا سەر دێدا نازانم کەی دێت بڕین 19 ساڵ پێش ئێستا بوو بە پەرۆسەوە نەبوو لێیوە پرسێ و با ئەم شتە نەکرێ. هەتا پێشم گوت تم جەنابەت دەتوانی بێی لە ڕێی ئەنجومەنەکەمانەوە ئەنجومەنەکەی ئاگادارکەی بڵێ لەم ڕۆ بە دواوە هەر کەسێک بەسکەکە و کە و ئەم شتانەی گرت و سوێسکەی گرت تۆ بەرپرسی ئەوان نا چارەسەرەکرێ. بەخوا نەهات پەرۆشی نەبوو دیارەگە پەرۆشی بووە لێ پرسیەوە. لەگەڵ ئەوەی کە گوندی لە دۆڵی جیافایەتی ناوچەیەکی چڕ و فراوانی پڕشاخی سەخت و پڕ هەڵدێر و ئەوەیە لەگەڵ کانی و سەرچاوە و چەم و ڕووبار و ئاوی زۆرە. بۆ نمونە چەمی باڵەخ چەمی مالومە و چۆخماخ و گاپیڵۆن دوای ئەوە چەمی هەڵەدن ئەمە کە ئێستا ئێمە لێرەیان ئەمە بەرگەڵوە چەمی سەرگەڵ و بەرگەڵ و کە لەسەر ئەم چەم و جۆگەلە و کانیاوانە ئاشی ئاوی زۆر بنیادراوە کە لە دۆڵەکەدا زیاتر لە 10 ئاشی ئاو هەبووە کە دانیشتوانی ئەم سنوورە سوودیان لەبینەوە. لە کۆتاییدا ئەم چەم و ئاوانە هەمویان ئەچنەوە سەر یەک چەمی گەورە لە کۆتەڵی مالومە بەم دیوە پێڵێن ئاوەڕێژ ئەچێتەوە ناو زەیدوکان هەروەها لە مالومەش بەو دیوە ئەچێتەوە سەر چەمی قەڵاتوان لەوە جارێککە لە ڕێگەی
چەمی دوو ئاوان و قەڵات زێ تێکەڵ بە زەی دوکان ئەبێتەوە کە ئەم چەم و ئاوانە سروشتێکی جوان سروشتێکی دڕفێن سەیرانگا و جوانیەکی زۆری بەخشیوە بە دۆڵی جیافایەتی بەگشتی و بە گوندەکان بە تایبەتی. ئێرە شوێنەواری ئاشی ئاوە لە گوندی هەڵەدن کە گوندی هەڵەدن دوو ئاشی گەورەی تیا بۆ مێکە لە ئاشەکانە بە ناوی ئاشی خوارەوە. ئەم ئاشا کارکردنەکەی بۆ هاڕینی گەنم و جۆ و دانەوێڵە بۆی کە ئارد لێ دروست بکرێ. ئەمە تەواو دۆستی ژینگەیە بۆ لەبەر ئەوەی هیچ بزوێنەرێک کە بە یەکێ لە بڵێن پاشماوەی نەوت و ئەوانە کارکە بەکار ناتوە ئەوەی کە بۆ هاڕینی ئەو دەستاڕی کە بۆ هاڕینی گەنم و دوانەوەڵەکە بەکار هاتووە بە ئاو کاری کردووە واتە ئەو پەروانەیە بە ئاو خلاوەتەوە و ئاوەکە لە شوێنێکی بەرزەوە هەڵڕێژراوەتە سەر پەروانەکە پەروانەکەی خولانەوەتەوە و گەرمەهی کردو بە ئارد و پاشان ئاوەکە لە ژێرەوە سوودیان لە بینێتەوە جارشکە بۆ ئاوداشن واتە ئاوەکە هیچ چیلێ خەسار نەبووە ئەو ئاوە وەکو خۆی ماوەتەوە تەنها بزوێنەرەکەی لە شوێنێکی بەرزەوە هەڵڕژێنراوەتە خوارەوە پەروانەکەی خولانەوەتەوە و بەمە ئاشی ئاوەکە کاری کردووە دانەڕۆر کردووە و دوای جارێککە ئاوەکە سوودی لێ بینراوەتەوە چۆتەوە سەر جۆگە و چەم و ئاو بۆی جارێککە بۆ ئاوداشتن و بۆ کشت و کاڵ سوودی لێوەربگیرێتەوە. پێشدا باو باپیرانی ئێمە کوردەواری بە تەواوەتی پشتیان بە ژینگە بەستووە و هەموو ئەو کەلوپەلانێ بەکارێنەوە لە سروشتەوە وەریان گرتووە و جارێکەکە دانێتەوە بە سروش سوودی لێبینیوەتەوە. بۆ نمونە پاشماوەی یان شوێنەواری ئەم ئاشا کاتێک کە ئەڕوخێنرێ و ئەم ئاشە کە ئێستا بەکار نایە ئەگەر ئەم بەردوو قسڵ و گەچە پاش چەند ساڵێککە ئەبێتەوە بە خۆڵ کەواتە تێکەڵ بە سروش دەبێتەوە پاشماوەیەک بەجێ ناهەوە لە سروشتەکە زیان بە سروش بگەێنێ بۆیە بە تەواوەتی لە سروشتەوە نزیک بوون و بۆ سروش ژیاون و هەموو پێداویستەکانیان بەخشیوەتەوە بە سروش جارێکیکە بۆیە دۆستی سروش بوون دۆستی ژینگە بوون زۆر لە ئێمە زیاتر لەگەڵ ژین لەگەڵ سروش تا تێکەڵ بوون. ئەم سروشتە جوانە مورچی هەمومانە خەڵک و دانیشتوانی گوندەکانی دۆڵی جیافایەتی بەوە ناسراون خانەدانن میوان دۆستن حەز بە تێکەڵاوی ئەکەن و هەروەها مرۆڤانێکن ڕێزگرن زۆر ڕێزەگرن لە ئەو ڕێبوار و ئەو خەڵکانەی بە ڕێڕە و بە کاروانسەرا بە میوانی بە زۆر لە جۆرەکان ڕووکەن ئەم ناوچەیە هەموو ئەوانەی کە بە گەشتیاری دێنێتە ئەم ناوچەیە دڵڕفێنی و دڵگیری ناوچەکانی دۆڵی جیافایەتی وایان لێ کاکە حەز بکەن تێکەڵاوی خەڵکەکەی ئەمێ ئاماژە بۆ بکەین کە ئەو مامۆستایانە یاخود ئەو بەرپرسە پێشمەرگانەی کاتی خۆی کە لەم گوندانەدا بۆ ماوەیەک ژیاون ئێستاش عیلاقە و پەیوەندیان لەگەڵ دانیشتوانی ئەم گوندانەدا نەپچڕاندووە تەنانەت ئاماژە بۆ بکەن کە خەڵکی باشووری عێراق بووە لە گوندێک لە گوندەکانی دۆڵی جیافایەتی کە بووە بە کورد کە ڕەگەزی عەرەب بۆ بە کورد و ئێستا بە حەم عەرەب بەناوبانگە کە لە ئوسترالیایە ساڵانە دێتەوە لە جاتی کە بچێتەوە بۆ باشووری عێراق دێتەوە بە گوندی گاپیڵۆن لەگەڵ خەڵکەکەی ئەوەیە بە کەسوکاری خۆی دانێ ئەمە مانای وایە دڵڕفێنی و باشی خەڵکەکەی و میواندۆستی خەڵکەی وای کردووە خەڵکی دەوروبەر و دەڤەرەکانتر کە من چێشکا بەرەو خۆی و ئەم سروشتە تەنها ئێمە خاوەنی نین بەڵکو هەموو ئەوانەی کە ڕۆژ لە ڕۆژان ڕێیان ئەکەوێتە ئێرە ڕۆژ لە ڕۆژان بە خەڵکێکی ئەم دەڤەرە ئاشنابن ئەوانیش خاوەنی ئەم سروشتە جوانن کە پێویستە هەمومان بەیەکەوە ئەم سروشتە پارێزین و جارێکی کە بەهۆی ئەم سروشتە جوانەوە ئارامی بۆ ژیان ئارامی بۆ دەروونمان ئارامی بۆ دانیشتوانەکەی بگەڕێنەوە. بەڵێ ئەو کێشانەی کە ڕوبەڕووی سروشتی گوندەکانی دۆڵی جیافایەتی دەبێتەوە چەند کێشەیەکی سەرەکیمان هەیە کە بە پلەی یەکەم من ئەیگەڕمە بۆ کەمبوونەوەی ڕێژەی دانیشتوان لە گوندەکانی دۆڵی جیافایەتی کە بەوەی کە خزمەتگوزاری نییە بە پێی پێویست نییە یاخود ناوەندەکانی خوێندن بە پێی پێویست نییە یاخود ناوەندی چارەسەری پزیشکی بە پێی پێویست نییە یاخود گوزەرانێک نییە بۆ دانیشتوانەکەی کە بەداخەوە ئەمە وای کردووە خەرەباڵغی لە شارەکانە دروستکە لە بەرامبەردا گوندەکان بەرەو چۆڵبوون و بەرەوەرامبوون بڕوە کە دۆڵی جیافەتی پشکێکی زۆری بەرکەوتۆ لەمە کە ئەمە جێداخە هەروەها ئەو کێشانەی کە ڕوبەڕووی چۆڵبوونی یاخود تێکچوونی ژینگە و سروشتەکەمان لێبێتەوە بریتە لە ڕاوکردن بریتە لە بڕینەوەی دار و درەختەکان
بریتە لە ناوچوونی ئەو پەلەوەر و گیاندارانەی کە لەم دەڤەرەدا هەن بە تایبەتی هەندێک گیاندار ڕاو ناکرێ بەڵام ئارامیان لێ تێگەچێ بەڵام ناتوانین ژیان بکەن کاتێکە تۆ ڕاوچیەک تەقەلە لە ڕێویەک لە کەروێشێک لە کەوێگەکە لەگەڵ یا گورگێک و چاقەڵێک و لەوانەیە گیانەوەی تریش کە گۆشتی ناخورێ ناوچەکە جێ بێڵێ ئارامی ژیانی ئەویش تێگەچێ کەواتە سروشتی ناوچەکە بەرەو تێکچوونەچێ هەروەها کێشەی تر بریتە لە بڕینەوەی دار و درەخت کە دانیشتوانی ئێرە بەپێی پێویست سوتەمەنی زستانیان لەلایەن حکوومەتەوە پێ نادرێ بۆیە دیسان جارێکی کە پەنا بەرنەوە بەر سۆپای دار و بەر بڕین دار و درەختەکان کە ئەمە سروشتەکەمان ئەشەوێنێ هەروەها هەموو ئەو گەشتیار و هەموو ئەو ڕێبوار و هەموو ئەو ئەوانەی کە دێن بۆ گەشت و سەیران لە ساڵان لە بەهاراندا لەم دەبەرە دار و درەخت دەسوونێ ئەمە ڕۆژ بۆ ڕۆژ ئەبێتەوەی کەمبوونەوەی دارستانەکان و دار و درەخت و هەروەها ئەبێتە هۆی تێکچوونی ژیانی ئارامی ئەو گیانەوە و پەلەوەرانەی کە لەم دەبەرەدا هەن کە پێویستە ئەمانە چارەسەر بکرێ و بۆیە لێرەوە داواکەن لەسەر چەند ئەو گەشتیان پێویستە بە ئەم سروشتی ئەم دەڤەرە بپارێزن ئەم سروشتی ئەم دەڤەرە بە سروشتی خۆیان بزانن بە ماڵی خۆیانی بزانن بە مڵکی خۆیانی بزانن کە ئێمە ئاڵێن سروشتی دۆڵی جافایەتی مولکی هەموو ئەو کەسانەیە کە ڕووی تێکەن ئەیانەیە ساتێک لەم دۆڵەدا بەحەسەنە و ساتێک ئارام بن و ساتێک لە ناوچەیەکی دڵڕفێندا دانیشن بۆیە بە هەمومان پێویستم سروشتە پارێزین لە ئاگرکەوتنەوە لە بڕینەوەی دار و درەخت لە شێواندنی سروشتی ناوچەکە بۆ نمونە هەموو ئەو کەسانی کە ئەیانەوێ باخ بنیاد بنێن ئەیانەوێ کۆشک و فێلا دروستکەن نێن لەسەر حسابی تێکدانی سروشتی ناوچەکە باخ و فێلاکانیان دروستکەن با لە تەنیشتی باخ و فێلاکانیانەوە پارێزگاری دار و درەخت و ژینگە و شوێنەوار و سروشتی خۆی چۆنە شێوەی سروشتە بۆ خۆی بێڵنەوە لەگەڵ ئەوە شا بتوانێت هەر بۆ خۆی ئارام ببێ هەم ئارامی جارشکە بگەڕێنەوە بۆم سروشتە جوانەکە بڵکی هەموو لایەکمانە.